ڕووبەڕووبوونەوە سەربازیەکان لە ئیدلب بەردەوامن. رووسیا هێزەکانی تورکیا و گروپە چەکدارەکانی سەر بە ئەنقەرە بۆردومان دەکات، سوپای تورکیاش لە وەڵامدا هێزەکانی ئەسەد دەکاتەوە ئامانج. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤی سووریا بڵاوی کردەوە ڕۆژی دووشەممە لە بۆردومانی درۆنە سەربازیەکانی تورکیا لە ئیدلب 19 سەربازی سوپای ئەسەد کوژراون کە کاروانێکی سەربازی و بنکەیەکی ئەو هێزانەیان کردبوویە ئامانج. ئێستا ڕەوشی ئەمنی سووریا بەهۆی دەستوەردانەکانی تورکیا لە ئیدلب زۆرتر ئاڵۆز بووە. بە جۆرێک ڕووبەڕووبوونەوە سەربازیەکان لە دەستی گروپە چەکدارەکان نەماوە و وڵاتانی ناوچەکە ڕاستەوخۆ ڕووبەڕووی یەکتر دەبنەوە. ناوەندێکی ڕاوێژکاری سەربازی ئێران لە سووریا بڵاوی کردووەتەوە کە سوپای تورکیا ژمارەیەک هێزی سەر بە ئێرانی سەرەتای ئەم هەفتەیە لە سووریا بۆردومان کردووە. هۆشداری ئەوەشی داوە کە وەڵامی بۆردومانەکانی سوپای تورکیا دەدەنەوە. لە بەیاننامەیەکدا ئەو ناوەندە ڕاوێژکاری ئێران ڕایگەیاندووە هێزەکانیان خۆیان لە هەر ڕووبەڕووبوونەوەیەکی سەربازی لەگەڵ هێزەکانی تورکیا پاراستووە، بەڵام تۆپخانەکانی سوپای تورکیا بۆردومانی کردوون. لە بەیاننامەکەدا هۆشداری ئەوەش دراوە کە وەڵامی هێرشەکانی تورکیا دەدەنەوە. بەپێی میدیای ئێرانیەکان 21 ئەندامی هێزی فاتمیەکان و زەینەبیەکانی سەربەفەیلەقی قودسی سوپای پاسداران لە هێرشەکانی تورکیادا کوژراون. ڕۆژی دووشەممە لە شاری قومی ئێران مەراسیمی بە خاکسپاردنیان بۆ ئەنجام دراوە. کاردانەوەکانی تورکیا دوای ئەوە دێت هەفتەی ڕابردوو فڕۆکەکانی رووسیا بۆردومانی کاروانێکی سەربازی سوپای تورکیایان کردو، بەهۆیەوە 33 سەربازی ئەو وڵاتە کوژران. تورکیاش ڕژێمی ئەسەدی بە بۆردومانکردنی هێزەکانی تۆمەتبار کرد و ڕایگەیاند ئۆپراسیۆنێکی سەربازیان دژ بە سوپای ئەسەد دەست پێ کردووە. هاوکات لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا دوو فڕۆکەی سەربازی سوپای سووریا لەلایەن تورکیاوە خراونەتە خوارەوە. میدیای فەرمی ڕژێمی ئەسەد کەوتنە خوارەوەی دوو فڕۆکەیان لەلایەن سوپای تورکیاوە پشتڕاست کردەوە و ڕایگەیاند فڕۆکەوانەکان بە سەلامەتی لە ئیدلیب نیشتوونەتەوە. هەروەها باسی لەوە کردووە کە فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی تورکیاش لەلایەن سوپای سووریاوە لە ئاسمانی ئیدلب خراوەتە خوارەوە. لە کاردانەوەی کەوتنە خوارەوەی فڕۆکەکانی سووریا ڕژێمی ئەسەد ئاسمانی ئیدلبی لە فڕینی هەر فڕۆکێکی سەربازی داخستووە، بەوەش هەر فڕۆکەیەک بەو ناوچەیەدا بفرێت دەکرێتە ئامانج. وەزارەتی بەرگری رووسیا لەو بارەوە ڕایگەیاندووە ناتوانن فڕۆکەکانی تورکیا لەسەر ئاسمانی ئیدلب بپارێزن و گرنتی سەلامەتیان بکەن. جگەلەوە ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە چاوپێکەوتنێکدا کە دەربارەی توانە سەربازیەکانی وڵاتەکەی قسەی کردووە ڕایگەیاند هەوڵ نادەن شەڕ لەگەڵ هیچ وڵاتێکا بکەن و ڕێگەش نادەن کەس بوێری ئەوەی هەبێت شەڕ بە رووسیا بفرۆشێت. وتەکانی پۆتین لە کاتێکدایە تورکیا خۆی لەوە دەبوێرێت کە ڕاستەوخۆ ڕووبەڕووی هێزەکانی رووسیا لە ئیدلب بێتەوە. پێشتریش ئەردۆغان سەرۆکی تورکیا لە وتارێکدا بۆ ئەندامانی حیزبەکەی قسەی کرد داوای لە رووسیا کرد ڕێگەیان بدات ڕووبەڕووی هێزەکانی سووریا لە ئیدلب ببنەوە. بڕیار وایە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو لە مۆسکۆ ئەردۆغان و پۆتین کۆ ببنەوە و تەوەری سەرەکی گفتوگۆکانیشیان دۆخی ئیدلب دەبێت.